کابینین بەم شێوەیە کۆمەڵێک لە کچانی ئێمە خۆیان دابڕیوە لە ژیانی ئاسایی خۆیان لێرە لەم خێوەتگەیە پێکەوە ئەژین وەکو خوشک. دوایش تەفاعولەکەن لەگەڵ ئەو بەرنامەی کە هەیە بۆ ئەوە پێگەیاندن و پەروەردەکردنێکی باشتر بۆ گەشەپێدانێکی دروست. خاڵی جیاکەرەوە بۆ ڕێکخراوی گەشەپێدانی قوتابیان لەگەڵ ڕێکخراوەکانی تر مەسەلەی پەروەردەیە، مەسەلەی ئینسان سازیە، مەسەلەی پێگەیاندنی ئەندام و کادری قوتابیانە بۆ ئایندەیەکی باشتر. ئێمە نامانوێت هەر ناوە بێ، هەر لەم و باس بێ. ئەمانەوەیە کە ئەو کەسەی لەم مەدرسەیە لەم کاروانە هەیە و پێگە بەجددی پێ بگە. ئومێد دەکەم کە هەموو لایەکمان موفەق بین لەم کۆبوونەوە و خێوەتگە و پێکەوە ژیانە دەرسی زۆر وەربگرین. دوعای خێر بۆ خۆمان و بۆ باوکو دایک و کەس و کارمان بکەین و هەر یەکەمان ببێتە نمونەیەک لە ئەخلاق و لە هەڵس و کەوتی جوان و لە تێگەیشتنی میانڕەوانەی دروست و لە هەڵس و کەوتی جوان بۆ خزمەتکردنی دەوروبەرمان، میللەتمان، وڵاتمان، نیشتیمانمان و بۆ ئایندەیەکی باشتر بووە میللەت. جارێکی تر سوپاس بۆ هەموو لایەک و بەتایبەتی بۆ ڕێکخەرانی ئەم خێوەتگەیە. وەسەلام عەلەیکوم.